ئۆکرانیا کە یەکێکە لە گەورەترین هەناردەکارانی دانەوێڵە لە جیهاندا بە دوای ڕێگەیەکدا دەگەڕێت بۆ هەناردەکردنی دانەوێڵە و زەیتی ڕوەگ لە وڵاتەکەیەوە. ئەمەش دوای ئەوەی بارەکانی بەهۆی هێرشەکانی رووسیاوە لە بەندەرەکانی ئەو وڵاتە ڕاگیراون. ئۆکرانیا پێنجەمین وڵاتی جیهانە لە هەناردەکردنی گەنمدا، هەروەها لە جیهاندا لە 3 ڕیزبەندی یەکەمدایە بۆ تۆوی گەنمەشامی و جۆ و گڵۆبە ڕۆژە. بەرهەمێنانی گەنمی ئەو وڵاتە لە ساڵی 2021دا نزیکەی 40 ملیۆن تۆن بووە، بۆ سێ بەرهەمەکەی دیکەش 50 ملیۆن تۆن بەرهەمی هەبووە. پێش شەڕەکە ئۆکرانیا دابینکەری خۆراکی جیهان بووە، بەڵام لە ئێستادا خۆیان پێویستیان بە یارمەتیە بۆ دابینکردنی خۆراکی خۆیان. وڵاتانی ڕۆژئاوا رووسیایان بەوە تۆمەتبار کردووە کە بەهۆی داخستنی بەندەرەکانی دەریای ڕەشی ئۆکرانیاوە جیهانیان ڕوبەڕووی مەترسی برسێتی کردووەتەوە. تۆمەتێکە مۆسکۆ ڕەتی دەکاتەوە و دەڵێ سزاکانی ڕۆژئاوا هۆکاری دروستبوونی کەمی خۆراک و ئەو مەترسیەیە لە جیهاندا. ئەنتۆنی بڵینکێن وەزیری دەرەوەی ئەمریکا لە 19 مانگی 5دا رووسیای تۆمەتبار کرد بەوەی کە خۆراک وەک چەک لە ئۆکرانیا بەکاردەهێنێت و گوتیشی ئەمە نەوەک تەنها دابینکردنی خۆراک بۆ ملیۆنان ئۆکرانی دەخاتە مەترسیەوە، بەڵکو ملیۆنان کەس لە سەرانسەری جیهان کە پشتیان بە هەناردەی ئۆکرانیا بەستووە ڕوبەڕووی کێشە دەکاتەوە. ئەنجامی ئەم کارانە وێرانکەر بووە. دابینکردنی خۆراک بۆ میلیۆنان ئۆکراینی و میلیۆنان کەسی دیکە لە سەرانسەری جیهاندا بە شێوەیەکی تەواو لەلایەن سوپای رووسیاوە بە بارمتە گیراوە. شەڕی ئۆکرانیا و هەروەها گەماڕۆکانی ڕۆژئاوا بۆ سەر رووسیا نرخی دانەوێڵە و ڕۆن و وەزەی بەرز کردووەتەوە و ئەمەش هەڕەشەیەکە بۆ دروستبوونی قەیرانی خۆراک لە جیهاندا، چونکە سەرچاوەی هاوردەکردنی گەنمی زۆرێک لە وڵاتان رووسیا و ئۆکرانیان، لە نێویاندا سەرچاوەی هەندێک لە هەژارترین وڵاتەکانیشن. رووسیا و ئۆکرانیا پێکەوە نزیکەی 1 لە سەرسێی گەنمی جیهان دابین دەکەن. ئێمە لە بەرزبوونەوەی نرخەکان بە تایبەتی لە بەرزبوونەوەی نرخی کیسەی ئاردەکان دەترسین. ئەمە قەیرانێکی گەورە دەبێت بە تایبەتی بۆ خاوەن نانەوەخانەکان. ئێمە ڕوبەڕووی زیان دەبینەوە و کەس قەرەبووی زیانەکانیش نەکاتەوە. ناشتوانی نرخی نانەکەش بەرز بکەینەوە، چونکە خەڵکی غەزە لە ڕۆژێکی قورس و نالەباردان. دەیڤید بێزڵی بەرپرسی خۆراکی نەتەوە یەکگرتووەکان داوای لە ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا کرد ڕێگە بە هەناردەکردنی ئەو دانەوێڵانە بدات کە لە بەندەرەکانی ئۆکرانیا ڕاگیراون. بێزڵی سەرۆکی بەرنامەی خۆراکی جیهانە کە خۆراکی نزیکەی 125 ملیۆن کەس دابین دەکات و 50% دانەوێڵەکانیش لە ئۆکرانیا دەکڕێت. زۆر پێویستە ڕێگە بدەین ئەم بەندەرانە بکرێنەوە، چونکە ئەمە تەنها پەیوەندی بە ئۆکرانیاوە نییە، ئەمە پەیوەندی بە هەژارترین وڵاتانی جیهانەوە هەیە کە لە ئێستادا لە لێواری برسەتیدان. بۆیە من داوا لە سەر پوتین دەکەم کە ئەگەر دڵ و وجدانت هەیە تکایە ئەم بەندەرانە بکەرەوە. ئۆکرانیا هەروەها وڵاتێکی سەرەکی هەناردەکاری گەنمەشامی و جۆ و زەیتی گوڵە بەڕۆژە و زەیتی ڕووەکی دیکەیە، لە کاتێکدا رووسیا و بلاڕووسیاش کە پشگیری لە مۆسکۆ کردووە لە جەنگەکەدا و هەروەها لە ژێر سزاکاندایە دابینکەری زیاتر لە 40% هەناردەی پەین و پۆتاشی بەرهەمی خۆراکن لە جیهاندا. ئەگەر بەهۆی گەمارۆکانی رووسیاوە نەتوانین دانەوێڵە و خۆراکەکانمان هەناردە بکەین کە لە بازاڕە جیهانیەکاندا نەماون، ئەوە جیهان ڕوبەڕووی قەیرانی خۆراک و برسێتی دەبێتەوە، برسێتی لە زۆرێک لە وڵاتانی ئاسیا و ئافریقا. سەرۆکی کۆمسیۆنی ئۆروپا ئۆرسولا ڤۆندەرلاین لە کۆڕبەندی ساڵانەی ئابووری جیهان لە داڤۆز لە 24 مانگی 5دا گوتی رووسیا پێداویستیەکانی خۆراک وەک چەک بەکاردەهێنێت. لە ئۆکرانیای داگیرکراو لەلایەن رووسیاوە سوپای کرملن دەست بەسەر کۆگاکانی دانەوێڵە و ئامێرەکاندا دەگرێت. ئەوەش یادوەریەکانی ڕابردوویەکی تاریک و سەردەمی سۆڤیەت و برسێتی وێرانکەری ساڵانی 1930 بەبیردەهێنێتەوە. ململانێکە وای کردووە نەتەوە یەکگرتووەکان بە دوای پلانێکدا بێ بۆکردنەوەی ڕێگاکانی کەشتیوانی لە ئۆدیسا و بەندەرەکانی دیکەی ئۆکرانیا بۆ هەناردەکردنی دانەوێڵەی ئەو وڵاتە و بەم مەبەستەش داوای لە رووسیا و ئۆکرانیا و تورکیاش کردووە لەسەر ڕێڕەوێک ڕێبکەون. تورکیا لە دەریای ڕەشدا سنووری ئاوی لەگەڵ رووسیا و ئۆکرانیاشدا هەیە و هەر ڕێکەوتنێک ڕەنگە پێویستی بەوە بێ هێزی دەریایی تورکیا هاوڵی ئەم کەشتیانە بکا کە لە بەندەری ئۆدیسا و بەندەرەکانی دیکەی ئۆکرانیاوە دەردەچن بەرەو تەنگەکانی تورکیا و دواتریش بۆ بازاڕەکانی جیهان. بەندەرەکانی ئۆکرانیا لە ئیستادا لەلایەن هێزی دەریایی رووسیاوە گەماڕۆدراون.
таких суден у нас всього десь в українських портах близько 50.